پێنج هۆکار وای کرد چابی ئەلۆنسۆ ڕاهێنەرێک بێت کە شکست نەهێنێت. یاریزانێکی پێشووی هێڵی ناوەڕاست کە هەمیشە بە جلوبەرگی سەرنجڕاکێش دەردەکەوێت، تەنانەت دوای ساڵانێک لە وازێنانیش توانوێتی شێوەی جەستەی خۆی بپارێزێت. ڕەنگە ئێمە باسی پیپ گواردیۆلا ڕاهێنەر بکەین، بەڵام نەخێر، چونکە ئەمڕۆ باسی ڕاهێنەرێکی تر دەکەین کە ڕەنگە یەکێک بێت لە خوێندکارەکانی، بەڵام ئەلۆنسۆ خوێندکاری دەستی زۆرێک لە ڕاهێنەرە ئەفسانەیەکانی ژیانی تۆپی پێیە. پاژەوەی وەرزی ڕابردوو لیڤەرکوزنی لە دابەزین ڕزگار کرد و ئەم وەرزەش بە دەستپێکردنێکی مێژووی دەستی پێکرد، تەنانەت دەتوانرێت بە ئەفسانەیی وەسف بکرێت، چونکە پاش تێپەڕبوونی 11 هەفتە خاوەنی 11 برنەوە و 2 یەکسان بوونە. هۆکاری زۆر هەیە کە بۆتە هۆی ئەم ئاستە بەرزە و دیارترینیان لەم ڤیددیۆدا ڕوون دەکەینەوە. ئەلۆنسۆ ئەزموونێکی گەورەی هەیە لە ژیانی تۆپی پێدا، تا ئێستا وەک یاریزانێک لە ژیانی پیشەگەریدا زیاتر لە 800 یاری ئەنجام داوە. لەو یاریانەدا بە زیاتر لە چەندین شێواز و سیستمی یاریکردن یاری کردووە. ئەلۆنسۆ لە ژێر دەستی چەندی ڕاهێنەری گەورە مەشقی کردووە. بۆ نمونە ئەلۆنسۆ هەندێک بیرۆکەی تاکتیکی لە پیپ گواردیۆلا لە بایرن میژن فێر بووە، واتە ڕاستەوخۆ پاش وازێنانی و پێشەوەش ئەزموونێکی زۆری لە کارلۆ ئەنشلۆتی و مۆرینۆ و ڕافا بینیتیز و مانوێل پلیگرینی وەرگرتووە. ڕەنگە ئەم تێکەڵی ئەزموونە وای لێکردبێت کە بە خێرایی فێری ڕاهێنەرایەتی ببێت. متمانەی دەستەی کارژێڕیانەکە دوایەوەی لیڤەرکوزنی لە دابەزین ڕزگار کرد و یانەکەی گەیاندە پاڵاوتن بۆ خولی یۆروپا لیگ. بەرپرسانی یانەکە متمانەیەکی زۆریان پێبەخشی و یان ئاڵمانیەکە گرێبەستی زۆر گرنگی کرد. دیارترینیان ڤیکتۆر بۆنفیسی هێرشبەر بوو کە ئێستا گۆڵکاری یانەکەی و ئەلیخاندرۆ جێرماندۆڵ ئاستێرەی پێشووی بەنفیکا لا گرێبەستێکی بێبەرامبەردا ڕووی کردەیانەکە. جگە لە چاکا کە بە ئازموونترین یاریزانە و تاسان تێل لا یاریزانی باڵی ڕاست کە یەکێک بوو لە ئاستێرەکانی چامپیۆنشیپ لە وەرزی ڕابردوو. ئەمەش لە کاتێکدا یانەکە سوودی لەو بڕەپاری وەرگرت کە لە فرۆشتنی موسا دیابی بە ئەستۆن ڤیلا بەدەستی هێنابوو. پێکهاتەیەکی جێگیر ڕاهێنەری ئیسپانیەکە بەردەوام پشت بە پێکهاتێکی جێگیر دەبەستێت کە تێکەڵەیەکە لە یاریزانی لاو بە ئەزموون پتەوی بەرگری و بەهێزی هێرشبەرەکانی. لیڤەرکوزن لەم وەرزەدا تەنها 11 گۆڵی لە خولەکەدا لێ تۆمار کراوە، بەمەش دووەم بەهێزترین بەرگری هەیە لە خولەکە لە دوای بایرن میشن. لە ڕووی هێرشبەریەوە بە جیاوازی 5 گۆڵ تیپەکە بە دووەم بەهێزترین هێرشبەری دادەنرێت لە خولەکە کە لە 13 یاریدا 38 گۆڵیان تۆمار کردووە.